دەستگاکە مەسئولێ ماویە گمۆری کرد و گروپێکی چالاکوانە ئازاد بووەکانی بادینان سەردانی دەستگای ستاندەر دەکەن و ڕێزلێنانی پێشکەش دەکەن. دوێنێ هەینی 16/2022 لە هەولێر وەفدێکی چالاکوانە ئازاد بووەکانی بادینان لەگەڵ ڕۆشنبیران و چالاکانی بادینان سەردانی دەستگای ستاندەریان کرد. ئامانجی سەردانەکە دەربڕینی سوپاس و پێزانین بوو بۆ دەستگای ستاندەر و تیمی پارێزەرانی ستاندەر لە کەیسی زیندانیانی بادینان. چالاکانی بادینان ڕایان گەیان کە سوکارمان بەردەوام باسی ڕۆڵی ستاندەر و تیمی پارێزەرانیان دەکرد. پێمان خۆش بوو لە نزیکەوە سوپاستان بکەین. لە کۆتاییدا چالاکانی بادینان خەڵغانی ڕێزلێنانیان ئاراستەی دەستگای ستاندەر و تیمی پارێزەرانی خۆبەخشی ستاندەر کرد. مەسعود عەبدولخالق ڕایگەیان چالاکانی بادینان ئێستا سەرکردن و لە هەموو کوردستان ناسراون و جێی ئومێدن. هاوکات بەشدار حەسەن سەرۆکی تیمی پارێزەرانی ستاندەر ڕایگەیان دەسەڵات فشارێکی زۆری کرد ئێمە لەو کەیسە بکشینەوە، بەڵام بە پشتیوانی خەڵکی کوردستان و دەستگای ستاندەر و پەرلەمانتاران و چەندین کەسایەتی لە ناوخۆ دەرەوە بەشێکی زۆری کەیسەکەمان گەیاندە ئامانج. وتیشی هەوڵ دەدەین ئەوانەشی ماون کەیسەکانیان بە بەرژەوەندی ئەوان یەکلایی بێتەوە.